دیارە ئەنجامی هەڵبژاردنە گەورەکەی تورکیا ئەوە بوو کە بۆ پەرلەمان ئاکپارتی زۆرینەی دەنگ و زۆرینەی کورسەکانی بەدەستێنا تا ئێستا بە پێنجامە بەرایەکان بۆ پۆستی سەرۆکایەتی کۆماری ئەو وڵاتە تا ئێستا گلای نەبووەوە لەگەڵەوەی کە هێشتا ڕەجەب تەیب ئەردۆغان بە چەند دەنگێک لە پێشە لەگەڵ دوو ڕکابەرەکەی تریا و ڕکابەری سەرسەختەکەی کە کلیژدار ئۆغڵۆیە. بەڵام هێشتا دەنگەکان نەبوونەتە ئەوەی یەکلاکەرەوە بێت بۆ ئەوی سەری بخات بۆ ئەوی لە هەڵبژاردنەکەدا سەرکەوتوو بێت، چونکە لەم هەڵبژاردنەیە سیستم و میکانیزمی پەیڕەوکراوە کە پێویستە ئەو کەسەی ئەو کاندیدەی بۆ پۆستی سەرۆکایەتی کۆمار هەڵدەبژێرێت دەنگی 50 زائیدیەک بەدەست بێنێت. ئەگەر ئەو 50 زائیدیەکە نەبوو ئەم کاندیدا لەگەڵ ڕکابەرەکەی دیکەیە دەنگەکانیان لە یەک نزیکە دەچنە گەڕێ دووەمی هەڵبژاردنەکان. لەسەرم بابەتە لەگەڵ عەدنان ئەحمەد کە ڕۆژنامەنووسە و شارەزایەکی وردی کاروباری تورکیا و لەسەر ئەم هەڵبژاردنیش بە تایبەتی بە دوواداچوونی زۆر باش دەکات و زۆر بە وردی دیتەڵ و وردەکاریەکانمان بۆ باس دەکات. گفتوگۆکەی لەگەڵ دەست پێ یەکەم کاغەنامە خێر بێت. دوێنێ ئێمە کە باسماندا ئەنجامی هەڵبژاردنەکانە کرد هێشتا ئەنجامە بەرایەکان بوو ساعت حوت لە هەرێمی کوردستاندا ئەنجامە بەرایەکان هێشتا یەکلای نەبوونەوە، بەڵام باس لەوە کرد کە ڕەنگە کەوێتەوە گەڕی دووهەم ئەو دوو کاندیدا بۆ پۆستی سەرۆکایەتی کۆمار دووبار لە 28 مانگا هەڵبژێردرێنەوە. یعنی ئەم تێڕوان و نخێنەوەی تۆ بۆ چی بوو؟ بەرەنجامی چی بوو؟ بەڵێ ئێمە بۆەوەی لە وڵاتێک تێبگەین پێویستمان بۆی لە حیزبە سیاسەکانی تێبگەینەوە لەو هاوپەیمانەتیانە تێبگەین کە لە نێوان حیزبە سیاسەکانە پێکەهێنرێ و دواتر ئێمە بۆ خوێندنەوەی ئاستی دەنگی ئەم حیزبە سیاسیانە و متمانەی ئەم حیزبە سیاسیان لێو خەڵکدا پێویستمان بەوەیە کە ڕوو لە کۆمپانیەکانی ڕاپرسی بکەین. یعنی ئێمە جگەلەوەی کە سەیری ژیانی خەڵکەکەین لە ڕووی ئابووریەوە ژیانی خەڵک لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئەو کێشانەی ڕوویە لە وڵاتە کردووە لەگەڵەوەدا پێویستە کۆمپانیەکانی ڕاپرسی بکرێنە یەکێک لە بنەماکانی خوێندنەوەی دۆخی وڵاتێک پێش هەڵبژاردن. زۆربەی کۆمپانیەکانی ڕاپرسی خۆ دەزانی بەشێکیان نزیکن لە حیزبەکانی دەسەڵاتەوە، بەشێکیان لە حیزبەکانی ئۆپۆزیسیۆنەوە نزیکن، بەشێکیان تا ڕادەیەک دەتوانین بڵین نزیکن لە سەربەخۆیان ئەهلی تەواون. بەپی زۆربەی ڕاپرسیەکان ئەگەر هەمویان کۆ بکەینەوە ئەوانی دەسەڵات کۆ بکەینەوە ئەوانەی ئۆپۆزیسیۆنیش کۆ بکەینەوە تقریبەن زۆربیان گەشتنە دەرەنجامێکەوە هەڵبژاردنەکە چێتە خولی دووە. بەڵام کۆمپانیەکانی ڕاپرسی بە شێوەیەکی گشتی لە یەکشدا بە هەڵەدا کەوتن، ئەویش ئەوە بوو کە پیانوا بوو ئەکەوێتە خولی دووەم، بەڵام دەنگی کەمال کلژداروغلۆ زیاترە بێ لە ئەردۆغان، یعنی بەو جۆرە چێتە خولی دووەم. لە کاتێکە ئێستا پێچەوانەکەیەتی ئەردۆغان لە پێشەوەیە کەمال لە دواوەیە، بەڵام ئەکەوێتە خولی دووە. و یەکێکی لەو شتانی کە کۆمپانیەکانی ڕاپرسی لە سەرەتادا بە هەڵەدا چوون مەوزوعی دەنگی محەرەمینجە بوو، بەڵام لە ئەخیر ڕاپرسیانە دیسان ئەوانیش ینی ئاڕاستی ئیشکردنیان ڕاست کردەوە کە چاوەڕوانیان کرد دەنگێکی وا نەهێنێ و بە زەبر وا دەرچوو. لە مەوزوعی ئاکپارتیە ڕاپرسیەکان زۆربیان پێکاویانە کە دەنگی ئاکپارتی لە خوارد چلەوە بێت یان نزیک لە چلە بێت لەما پێکاویانە، بەڵام لە کۆمەڵێشتی دیکا زۆر بە هەڵەداچوون. لە مەوزوعی کۆمەڵی حیزبی نوێ یان ئەو حیزبانەی کە بەشداریان کرد خەڵک پیان وا بوو کەم حیزبانە هیچ شتێک نین و هیچ دەنگێک نایانن. یان یەکێک لەو حیزبانە حیزبی سەر لە نوێ ڕەفا بوو، فاتح ئەربەکان کوڕی نەجمەدین ئەربەکان بوو. ئەمە پیان وا بوو کە هیچ ناتوانێت هیچ کورسێک بەدەست بێنێ. ئەمان سەرەتا وتیان ئێمە لەگەڵ ئاکپارتیان ڕێناکەوین، دوایی گفتوگویان کرد لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان ڕازی کردن چوونە ناو هاوپەیمانەتیەکەی ئەوانەوە. لە ئێستاتا 5 کورسیان بەدەست هێناوە کە ئەمە زۆر چاوەڕوان نەکراو بوو. ینی ئەمە یەکێک لە مفاجە گەورەکانی هەڵبژاردن بریتی بوو لە سەر لە نوێ ڕەفا. مفاجەیەکی ترمان تا ڕادەیە دەتوانین بڵین مەهەپە بوو. ئەمە حەزەکەم دواتر بە وردی ئیش لەسەر مەهەپە و پارتی باش بکەین، بەڵام دووهەمیان هوداپارە. هوداپار دەنگێکی زۆر کەمی هەیە لە باکووری کوردستان و زۆربەی خەڵکی باکووری کوردستان لەگەڵ هەدەپەدایە، بەڵام لەم هەڵبژاردنەدا بەشێکی زۆری خەڵکی باکووری کوردستان ڕوویان لە هوداپار کرد کە لەگەڵ ئاکپارتیا و بە لۆگۆی ئاکپارتیەوە چوونە هەڵبژاردنەوە، ینی لە ناو لیستی ئاکپارتیا چوونە هەڵبژاردنەوە. ئەوەی کەواکە بڵین بەشێکی باکووری کوردستان ڕوویان لە هوداپار کرد کەمبوونەوەی دەنگەکانی هەدەپەیە کە بە ناوی پارتی چەپی سەوزە چۆ هەڵبژاردنەوە. ئەمە دووە مفاجئەی هەڵبژاردنە. ئەگینا بە شێوەیەکی عام زۆربەی پارتەکان بە زیانەوە لە هەڵبژاردنەکە هاتنە دەرەوە و زۆربیان دەنگەکانیان کەمی کردووە. ئەمیش پەیوەندی بەوە هەیە کە دەنگەکانیان دابەشبووە بەسەر ئەم حیزبە بچووکانە. باشە، کەواتە با لەسەر گۆڕانکاریە و استراتیژیەتی بەدەستێنانی دەنگەکان
ئەم لەم هەڵبژاردنیان چ گۆڕانکاریەک بۆ هەر حیزبێک هاتە پێشەوە کێ دەنگەکانی زیای کرد کێ دەنگەکانی کەمی کرد کێ هەر سەرکەوتوو نەبوو لە ڕاستیا توانین بڵین سەرکەوتوترین وەکو لە مۆزوعی کاندیدەکانە کە سەرکەوتوو بێ بریتی بوو لە ڕەجەب تەیب ئەردۆغان چکە وەکوتم پارتی ینی هاوپەیمانی میلەت بە سەرۆکایەتی جەهەپە کە کاندیدەکان کڵژار ڕۆڵۆ بوو هەموو هەوڵێکیان و هەموو بانگەشەیەکیان ئەوە بوو کە ئەمان ئەتوانن لە خولی یەکەما کۆتایی بەڵبژارنەکە بێنن و سەرکەوتوو بن ئەمان نەک نەیانتوانی سەرکەوتوو بن لە خولی یەکەمدا بەڵکو لە دوای ئەردۆغانەوەن و هەموو ڕاپرسیەکان و زۆربەی چاودێرەکان قسە لەسەرەوەکەن کە چوونە ئەوەی کە هەڵبژارنەکە ڕۆشتوتە خولی دووەم واتە هەڵبژارنەکە چۆتە دەستی ئەردۆغانەوە و بەپێی هەموو ئەو چاوەڕوانیانەی هەیە ئەگەری بەهێز ئەوەیە کە ئەردۆغان خولی دووەم باتەوە لەبەر کۆمەڵی هۆکاری زۆر ئەگەر لە ئێستا باسی کەین هۆکارەکان بەرلۆی باسی هۆکارەکان کەین کە ئەردۆغان بۆ سەرکەوتن بەدەسێنێ باسی پارتەکانی تر با بکەین یعنی ئەمانە دەنگەکانیان چی دووهەممان هەیە ئێمە بۆی بەراوردی بکەین بزڵبت بزانی چۆن بووە ئاک پارتی لە ساڵی 2010 295 کورسی هەبوو لە پەرلەمانە ئێستا 266 کورسی هێناوە ئەمە دەنگەکانی کەمی کردو بەڵام ئاک پارتی استراتیژێکی گرتە بەر ئەویش ئەوە بوو کە لەو شوێنانەی کە سوور ئەیزانی خۆی دەرەچێ بەڵام شوێنەکانی بەجێ هێش بۆ هوداپار و شوێنەکەی بەجێ هێش بۆ پارتی سەر لە نێوەڕافای هاوپەیمانی ئەمە وای کردووە کە ئەوان دەنگەکانیان بەرز بێتەوە یان دەنگەکانی هەم بۆ مەهەپە جێهێشتووە لە هەندێک ناوچەدا هەم بۆ سەر لە نێوەڕافای بەجێهێشتووە هەم بۆ هوداپاری جێهێشتووە ینی کاتێڵێن 266 هێناوە ئەم جارە لە کاتێکال 2025 هێناوە ئەبێ سەیری ئەو کورسیانە بکەین کە هاوپەیمانەکانی بەدەستێناوە نزیەکە بێتەوە سیاسەتی هەڵبژاردن بەڵێ ئەمە سیاسەتی هەڵبژاردن بوو لە سەرتاشەوە دیار بوو کە ئاک پارتی ینی ئاک پارتیە توانین بڵین دڵسۆز بوو بۆ هاوپەیمانەکانی لە ناو هاوپەیمانێتکە دیکە ئەمە نەبوو نە لە نێو هاوپەیمانی ڕەنج و ئازادی هەبوو کە هەدەپە لەگەڵ پارتی کرێکارانە هەیبوو نە لە هاوپەیمانەتی میلەتە هەبوو کە هەمیشە ململانێکی گەورە هەبوو لە نێوانیانە ینی زۆر جار ئەکەوتە ئاستێک کە یەکتریان تۆمەتبارە کردبەوەی کە بۆ نمونە جەهاپە ئەیوت لە شوێنێکە ئێمە دەنگمان بەهێزە دەنگی پارتی باش کەمتر هەیە داوای لە پارتی باشەکە لەو شوێنە بکشێتەوە پارتی باش ناکشایەوە سەرڕایەوە هاوپەیمان لە بەروی پەیوەندی بۆ هەیە هاوپەیمانێتەکان هاوپەیمانێکی لاواز بوو تەمەنی کەمتر بوو لەوانەیە بۆعدێکی تریشی هەبێ ئەویش ئەوەیە کە ئەمان بەگشتی ئۆپۆزیسیۆن بوون بەڵام ئەو هاوپەیمانیتی کۆمار و جمهوریەی کە پێکات بوون حیزبی حاکم ئاک پارتی بوو ئۆپۆزیسیۆنیش نەبووە بەشێکی زۆری پەیوەندی بە ئەو ململانێ قوڵە قورسە ئاڵۆزەوە هەیە کە لە نێوان جەهەب و پارتی باشە هەیە بەڵام ڕانەگەێنراوە چونکە پارتی باش بە سەرۆکاتی مەراڵاکشەنەر لە سەرەتای دروستکردنی هاوپەیمانێتێکەوە تاوەکو ڕۆژی هەڵبژاردن هەمیشە بانگەشەی کردووە کەەوە بێ بە سەرۆک وەزیران و لە هەموو گوتارەکانیدا کە پێشکەشی کردو و توێتی من ئێمە ئەبین بە حیزبی یەکەم لە کاتێکە ئەمە تەحەدایەکی گەورە بوو بەرامبەر جەهەپەی هاوپەیمانی دەنگ بەدەستێنا پارتی باشمان هەیە پارتی باش لە 2010 43 کورسی هەیە لە 2023 بووە بە 44 کورسیەک زیادی کردووە لە کاتێکا کورسیە زیادکردن بۆ پارتی باش بریتە لە شکست ینی زۆربیان کەمیان کردو پارتی باش کورسیە زیادی کردو بەڵام ئەمە بۆ پارتی باش بریتە لە شکست چونکە پارتی باش ئیدعای ئەوەیە کرد کە ئەوان چاوەڕێی لە سەدابیستی دەنگەکانن و تەنانەت هەندێکا چاوەڕێی ئەوەی کردووە کە ئەیوت ئێمە یەکەمی تورکیا بین چکە ئەو چاوەڕێیە کرد زۆربەی ئەو نەتەوە پەرستانی زۆربەی ئەو محافزکارانەی زۆربەی ئەو دەنگانەی کەوا نیگەرانن لە بم بەهەپەوە نیگەران لە ئاک پارتی ئەوە توانی ڕیان بکێشێ بەتایبەت لە باکووری تورکیا لەو ناوچانەی کە دەنگدەرە محافزکارەکانی تایە و دەنگدەرە دیندارەکانی تایە ئەوانەی کە لە ناو مرکزی ڕاستیان پێوتری ئەوانن کە ڕۆژ هەمویان لای ئاک پارتین زۆربیان ئەیوت ئیدعایەوە کە ئەیوت هەم نەتەوە پەرسەکانی مەهەپە هێنمەوە هەم محافزکارەکان و هەم ناوەندی ڕاستی ئاک پارتیە هێنمەوە لەمەدا بە تەواوی شکستی هێنا و یەکێک لە شکستە گەورەکانی هەڵبژاردن بریتە لە وەکوتم هەم هەدەپەیە هەم پارتی باشە لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی دوێنێ کە جەهەپە ئەنجامیدا لەکسەر ڕوبەتی جیاکردنەوەی دەنگەکانە ئەوان سوور بوون لەسەرەوەی کە کلژدا ڕۆغڵۆ بێتە سەر کۆمار ینی بانگەشیان کە دەعلانیان کرد کە پاشکەمێکیکە کلژدا ڕۆغڵۆ و سەرۆک کۆماری نوێی تورکیا دەست بەکارە بێت ناوەکەی ڕاگەێنرێت بەڵام ئەنجامەکە ئەوە نەبوو هۆکار چی بوو کە بەر لە یەکلایکردنەوەی دەنگەکان ئەم ئیدعایانە ئەم بانگشانە ئەم لێدوانانە هەر درێژەی هەبوو بۆچوونێکی زۆر سیر دروست بوو بۆ لای ئۆپۆسیۆن ئەم کاڵێم سیر ئەم بۆچوونە نەک لای ئۆپۆسیۆن دروست بوو تەنانەت لای میدیای ڕۆژئاوا دروست بوو تەنانەت لای بەشێک لە دەستگاکانی ڕاپرسی دروست بوو کە کەمال کلژداڕۆغڵۆ بە ئاسانی توانێت گەڕێیەکەم باتەوە یعنی ئەمە لەسەر بنەمای کۆمەڵێ شت ئەم بۆچوونە بنیاد نراوە کە بریتە یەکێکیان بریتە لە وەزعی خراپی خەڵکی تورکیا
باری گوزرانی خەڵکی تورکیا زۆر خراپە ئەمە کەسێک ئەمە نییە جەهاپە ئەم شتە بڵێ ئەمە ئاک پارتی خۆیدان بەمەدانێ بانکی ناوەندی تورکیا لە خراپترین دۆخەیدایە پەیوەندیەکانی تورکیا لە نێوخۆ خراپە لەگەڵ حیزبەکانی دیکە لە دەرودراوسێ خراپە لە ئاستی نێودەوڵەتیە لەگەڵ ئەمریکا و ئەوروپا خراپە و سەرڕای ئەوەی زۆر هەوڵیدا لەگەڵ دیمەشق و شاما ڕێک بکەوێت دیسان ڕێک نەکەوت ینی سەرڕای ئەمە ئاک پارتی توانی سەرکەوتن بەدەستبێنێ ئەتوانین بڵین و سەرڕای ئەمە بزوتنەوەی ینی هاوپەیمانی میلەت نەیتوانی ئەمە بکە بۆیە ئێستاش تاوەکو دوێ نەشەوی وەک جەناب وە فەرمی کە پیانوا بوو یەکەمە بن یانی لەسەر بنەمای ئەم هەموو دۆخە خراپە کە بەسەر ئاک پارتیای هات بەسەر ئەردۆغانە هات پیانوا بوو ئەوان هەڵبژاردنەکە بنەوە بەڵام ئەنجامەکە ئەو باڵۆنە گەورەی تەقاند و گەشتە دۆخێک کە ئێساتە هەموو چاوەکان لەسەرەوەی خولی دووەم بۆ ئەردۆغان کۆتایی بێ بەڵام ئەمە چاوەڕوانی سەداسەد نێوەکوتم تورکیان وڵاتێکە ناخوێنێت حەزەکەم دواتر بەوردی باسلەوە بکەین کە لە گەڕی دووهەمدا کێ سەرکەوتۆ بێ ئەماکەم بە بەشێکی داپڕا و لە گفتوگۆکانمان دواتر بەوردی چینە سەرەوە بابەتە بەڵام بەر لەوە یعنی لەگەڵ ئەوەی کە ڕخنەیەکی زۆر لە ئابووری تورکیا دەگیرێت کە ڕەجەب تەیب ئەردۆغان نەیتوانی زۆر گرنگی بات بە بوژانەوەی وڵاتەکەی لە ڕۆ ئابوووریەکەوە بەڵام لەگەڵ لە ماوەی ساڵانی بردنەوەی و سەر و کۆماری ئەردۆغاندا زۆر شتی گرنگ بۆ وڵاتی وەکو تورکیا کراوە چ لە ڕووی پەیوەندی استراتیژیەکانەوە چ لە ڕووی سەربازیەوە چ لە ڕووی گەشەی وڵاتەکەەوە جادە و ڕێگابان و پرۆژەی نوێ بۆ وڵاتەکەی و ناساندنی تورکیا بە یەکێک لە وڵاتە گەشتیاریە گرنگەکان ئەمانە چۆن هەڵسەنگان یعنی لە ناوخۆی وڵاتە و هاوڵاتیانی تورکیا هەڵسەنگاندنیان بۆم بابەتانە کردووە ئەوەی ئەردۆغان لە مێژووی تورکیا کردی بێوێنە بوو لە ڕووی مەوزوعی ئابوووریەوە بێوێنە بوو لە ڕووی بنیادنانی ژێرخانێکی ئابووری گرنگ بۆ وڵاتەکەی بێوێنە بوو لەوەی کە بتوانێت ببێ بە ناوچەیەکی استراتیژی گرنگ وڵاتێکی استراتیژی گرنگ لە ناوچەکەدا کە لە کاتێکە ینی ناوچەکەی لە ڕووی پێگەی استراتیژیەوە پێک سەرڕای ئەوەی زۆر گرنگە بەڵام زۆر مەترسیدار ینی ئەردۆغان توانیوێتی 20 ساڵ ئەم هاوسەنگێت تا ئاستێک ڕابگرێ و توانیوێتی لە ڕووی مۆزوعی پێشکەوتنی سەربازیەوە سەرباز بەرگری بەتایبەت لە بواری بەرگریە پێشکەوتنیەکی زۆر چاوەڕوان نەکراو بەدەستبێنێ لە مۆزوعی درۆنەکاندا دەگەر لە سووریا باسی لە مۆزوعی درۆنەکاندا سۆر سەرکەوتوو بوو و لە فراونخوازیەکان هەندێکی سەرکەوتوو بوو بەڵام لە ڕووی ئابوووریەوە زیانێکی زۆری کرد و لە ڕووی دیپلۆماسیەوە زیانی کرد هۆکاری سەرەکیش بێ بۆ ئابووری خراپە ئێستای بێگومان بەشێکی پارەی تورکیا بۆ ئەو شەڕانە ڕۆژکە لە دەرەوەی سنووراکرێ بەڵام وەکوتم ئەوەی تورکیا ئەوەی ئاک پارتی ئەوەی ئەردۆغان بەتایبەت تاوەکو 2015 لە تورکیا کردیان بێوێنە بوو و خەڵکی تورکیا ئەمەیان هەرگیز بیر نەچووەوە بەڵام لە دوای 2015 یان لە 2014ەوە وەزعی ئابووری تورکیا خراپ بوو بەهای لیرەی تورکی بەردەوام بەرزەبێتەوە ینی 2014 $100 بۆ نمونە لە خوار 300 لیرەوە بوو لە دەوروبەری 300 لیرە بوو ئێستا $100 1000 و سەروی 1900 لیرەیە باشە ینی لە ڕووی بەهای لیرەی تورکیشەوە زۆر خراپ داوازی بەڵام ئەم هەڵبژاردنە ئەتوانین یەک شتی گرنگی تیابوو کە ئەمە هۆکاری سەرەکی سەرکەوتنی ئەردۆغان بوو ئەویش بریتە لەمە ئەم هەڵبژاردنە بریتی بوو لە شەڕی سیمبولەکان شەڕی سیمبولەکان هەر لە سەرەتای هەڵبژاردنەکەەوە ئەردۆغان بۆچی چواردەی ئایاری دیاری کرد لە بروی چواردەی ئایار بریتە لەو ڕۆژەی کە تیایدا پارتی دیموکرات بە سەرۆکاتی عەندان مەندەریس لە ساڵ 1950 کۆتایی بەدەسڵاتی جەهەپێنین بۆ یەکەم جار ینی جەهەپە لە سەرەتای دروستکردنی کۆمارەوە دەسەڵاتی حاکمی یەکەمی وڵات بووە لە ساڵی 1950 دیموکرات کە باگراوندێکی ئیسلامیانێ بە سەرۆکاتی عەندان مەندەریس و دوایی کودەتای بەسەراکرێ دوایی ئەعدامەکرێ لە چواردەی ئایار ئەتوانیان کۆتایی بەدەسڵاتی جەهەپێنن ینی هەڵبژاردنەکە قەرار نەبوو قەرار بوو هەژدەی 24 یان هەژدەی حوزەیران ئەنجام بدرێ بەڵام بەڵێ پێشی خست بۆ چواردەی ئایار ینی چواردەی ئایار مانایەکی گرنگی سیمبولی هەیە بۆ ئەردۆغان کە ئەم وتی ئێمە دیسان و چۆن لە ساڵی 1950 کۆتاییمان بەدەسڵاتەکەتان هێنا کە جەهەپە بوو لە ساڵی 2023 لە چواردەی ئایارە دیسان ئەو خەونەتان ڕائەگرین کە ئەتانەوێت دیسان بێنەوە سەردەسەڵات ئەنجامیوە بێمەوە بۆ سەر یەک خاڵ کە بریتە لەوەی لە چۆن ڕۆژی پێش هەڵبژاردنە ئەردۆغان قسەیەکی کرد ئەم قسەیە تاوەکو ئاستێکی زۆر لەم هەڵبژاردنە لەم ئەنجامەدا ڕەنگی دایەوە ئەویش ئەوە بۆ ئەردۆغان وتی هاوڵاتیانی وڵاتەکەم سەرۆکەکەیان ناکەن بە قوربانی پیاز و پەتاتە چونکە لە ماوەی هەڵبژاردنەکان بانگەشەی هەڵبژاردنەدا مەوزوعی بەرزبوونەوەی نرخی کاڵاکان بە تایبەت خواردەمەنی بریتی بوو لە کۆڵەکەی ئەساسی بانگەشەی هەڵبژاردننی هاوپەیمانی میلەت تەنانەت کەمال قلزارۆغلۆ لە تویتەرەکەی خۆیەوە کە شەوانە ڤیددیۆیەکی لە هەر شەوی و لەبارەی شتێکەوە ڤیددیۆی بڵاوە کردەوە بۆ نون شەوێک ڤیددیۆیەکی بڵاوە کردو لەسەر کورت شەوی دواتر بۆن لەسەر شتێکی تر یەکێک لە ڤیددیۆ تایبەتەکانی بریتی بوو لە نرخی پیاز ینی مەوزوعی خواردەمەنیەکان یەکێک بوو لەو کۆڵەکە ئەساسیانەی کە
هاوپەیمانی میلەت زۆر پشتی پێبەست و ویستی قەناعەت بە خەڵکی تورکیا بگا ئێوە لە دۆخێکی خراپتان ئێوە سەرۆکێکی سەرنەکەوتان هەیە و ماڵەکانتان خاڵیە لە خواردن ئێوە وڵاتێکی برسین و هاوڵاتیان برسین دەنگ نادەنەوە بەڵام ئەردۆغان سلماندی کە توانێت بانگەشەی هەڵبژاردنەکەی و ئەو پەیامەی هەڵی گرتووە توانێت سکی برسیە ژارەکانی شتێر باش ینی با لە پەیامەکانیشی بگەڕین دەزانین کە ئەردۆغان یەکێکە لە سەرکردە دیپلۆماسیەکان لە کاتی بانگەشەکانە کاریگەریکی زۆر توند لەسەر خەڵکی وڵاتەکەی دروست دەکات بەڵام چیتر وای کردووە کە ئاک پارتی بەم بەهێزێ بمێنێتەوە سەرباری ئەو ململانێت توندێکی لەم هەڵبژاردنەیە ئەبینرا پێوەی لە سەرباری ئەوەی کە بەشێک وڵاتانی ڕۆژاوا تا ڕادەیەک پشتیوانی ناکەن لە ڕۆژهڵاتی ناوەڕاستیش بە هەمان شێوە وڵاتانێکەیە کە دژی سیاسەتەکانین بەهێزبوونی ئەردۆغان و ئاک پارتی بۆچی دەگەڕێتەوە ئەو خاڵە جەوهریە چیەکە لەما هەیە پێشەوەی وەڵامیەوە بەمەوە ئەمێ کۆتایی بەخسەکانی پێشوم بە یەکشت بێنم باش ئەخیر ساتی بانگەشەی هەڵبژاردن و پرۆگرامی هەڵبژاردننی ئەردۆغان و کەمال کلژدارۆڵۆ کەمال کلژدارۆڵۆ ئەخیر لە حەزە چوە سەر گۆڕی ئەتاتورک کە ئەمە بریتە لە کەلتورێکی جاهەپە بەڵام ئەردۆغان چی کرد چووە مزگەوتی ئایا سۆفیا کامێکێک بوو لە دەستکەوتەکانی ئەمە بریتی بوو لە یەکێک لەو هۆکارە سەرەکیانەی کە وای کرد متمانی بەشێکی دیکەی ئەو هەوڵاتیانە بەدەست بێنێ کە پیان وا بوو دەسەڵاتە تا ڕادەیە دینیەکەی ئاک پارتی لە ژێر مەترسیادایە چووە مزگەوتی ئایا سۆفیا و لە مزگەوتی ئایا سۆفیا پێنج ئاەتی سوورەتی بەقەڕەی خوێند کە ئەگەر ئەوانەی شارەزای ئەو ئاەتانن باسکردنە لەوەی کە ئەمە ئەوانەی کە پیان وایە ڕاستەکەن بەڵام ڕاست ناکەن و درۆکەن و شەڕەکەشی لەو ڕێگەی ئاەتانەوە کرد بە ئایدۆلۆژیەوە بەڵێ شەڕەکەی کرد بە شەڕی بینی نێوان تا ڕادەیەک ئەگەر بە وردی بخوێنینەوە شەڕی نێوان کوفر و ئیسلام ینی ئەتوانین ئەوەی تیا بخوێنینەوە مەبەستم ئەوەیە ئەخیر لە حزەی بانگەشەی هەڵبژاردنەکەی توانی سەرنجی بەشێکی زۆری دیندارەکانی تورکیا بە کوردەکانەوە بە تورکەکانەوە ڕابکێشێت ئەمە ژوای کردکەوە شۆکێکی هەڵبژاردن دروست بکات پێش کەمال کلژدارۆڵۆ بکەوێت ئەنجا با بێمەوە سەر مەوزوعی ئاک پارتی ئاک پارتی وەکوتم ئەتوانین تا ینی ناتوانین بڵین شکستیە ناوە لە هەڵبژاردنە سەرڕای دەنگەکانی کەمی کردو وەکوتم ڕۆژتووە بۆ هاوپەیمانەکانی بەشێکی زۆری ئەم هەڵبژاردنە شەڕێک بوو لە نێوان دەسەڵاتی ئاک پارتی و لە نێوان ئۆپۆسیۆنە بۆیە ئەگەر سەیری ئەنجام ژمارەی دەنگدان بکەین ژماری دەنگدان زۆر زۆر بەرزە لە بەروی هەردوو لا پیان وا بوو هەردوو لا لە ژێر مەترسیریان ینی ئەوانەی کە لایەنگیری ئاک پارتی بوون لە ماوەی چەند مانگی ڕابردوودا نیگەران بوو لە ڕەجەب تەیب ئەردۆغان بەڵام کە بینیان ئەمە بریتیە لەوەی کە دەسەڵاتی جەهەپە گەڕێتەوە و ئاک پارتی خەڵکی وا تێگەیان کە ئەگەر جەهەپە بگەڕێتەوە دیسان دینداری لەو تورکیاکەوێتە مەترسیەوە ئەمە ترسی هەیە لە ڕاستیە کۆمەڵێ لێدوانی نێو جەهەپە کۆمەڵێ لێدوانی نێو پارتی چەپی سەوز ئەمانە کاریگەریان هەبوو لەسەر ئەوەی کە ئاک پارتی لەمەدا سەرکەوتوو بێ بۆ نمونە هەمیشە هەدەپە و هەمیشە پارتی چەپی سەوز پشتیوانی لە بۆ نمونە مەوزوعی هاوڕێگە سوازی کردووە و بەردەوام داوای مافەکانی کردووە ئەمە مانایەوە نییە کە ئەمان پشتیوانی ئەمە بکەن بڵێن بڵاو بێتەوە بەڵام هەمیشە وتوێتی پێویستە مافەکانیان پارێزرێ و مەوزوعی جەهەپە کۆمەڵی لێدوانیان داوە کە ئەم لێدوانانە بوو بە چەکێک بەدەستی ئاک پارتیەوە کە زیاتر پشتی قایم بێ بەوەی کە بڵێ بەڕاستی دینداری ئێوە لە ژێر مەترسیدایە و ئەوانەی ئەیانەوێ ئەوەی ئێمە بنیاتمان ناوە ئەو لەچکەی ئێمە کردمانەوە بۆ نمونە سەری ئەو کچانەی کە حەزیانە کرد خۆیان لەچک بن ئەو قەرەباڵخەی گەڕاندمانەوە بۆ مزگەوتەکان لە مەترسیادایە لەمەدا تا ئاستێکی زۆر سەرکەوتوو بوو چونکە وەکو ئەبینین هودا پارکە حیزبێکی ئیسلامی سونەی کوردیە بۆ یەکەم جار ئەچێتە پەرلەمان و دەنگ چوار سێ ئەندام پەرلەمان بەدەستیوانیکردن لە ئەردۆغان بەڵێ ئەگەر هەڵە نەبم بۆی بە تەواوی بیڵێم ئەمە وای کرد کەوا سێ کورسی بەدەستبێنن پارتی هوداپار و پارتی سەر لە نوێڕەفا کە توانیوانە 5 کورسی بەدەستبێن بە هەردووکیانەوە 8 کورسیەکە ینی 8 کورسی نوێ چووە پەرلەمانەوە کە ئەم 8 کورسیە بریتین لە خیتابێکی ئیسلامی تا ئاستێک توند چونکە هەردوو حیزبەکە دژاتی ئەو کرانەوەیەکەن بە ڕووی کۆمەڵگەدا کراوەتەوە لە ڕووی مەوزوعی مافەکانی ئافرەتەوە لە ڕووی مەوزوعی جلوبەرگەوە لە ڕووی مەوزوعی پەروەردەوە کە ئەمان پیان وایە پەروەردە زۆر کراوەتەوە پێویستە زیاتر دابخرێت پێویستە کۆمەڵێ گۆڕانکاری لە سیستەمی پەروەردا بکرێ ئەمە ئاماژەی تون زۆر ئەوەیە ئاماژەیەکی بەهێزە بەوەی کە ئاک پارتی توانی لە گوتارە دینەکە سەرکەوتوو بێ و هەدەپە نەیتوانی دژ بەم وتارە دینێ بۆستێتەوە و خەڵک قەناعەت پێ بکات بەڕاستی ئەوان دژ بە بنەما
مادینیەکانی ئەوان نین لەمەدا تا ئاستێکی زۆر هەدەپە شکستی هێنا هەدە شکستەکەشی تەنها مەوزوعی گوتارە دینیەکە نیە کۆمەڵێشتی دیکەیە کەمی حەسانجار کەمێک پێش ێستا باسی باشە دیارە لە سەردەمی ئەردۆغاندا لە ڕوە هونەریەکەوە و گرنگیدان بە هونەرمەندان بە یاریزانان لەسەر ئاسی بڵین یاریزانانی خۆیان لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەمەش گرنگیەکی زۆری پێدرا هەریکێک لە یاریزانەکان کاندید بوو لە نێو ئاک پارتیا وانە بوو یعنی ئەمە تا چەند ڕۆڵی بەخشی بە ئەردۆغان کە دەرچەیەک بێ ڕێگایەکی دیکە بێت بۆ سەرکەوتنەکانی خۆی دیاریکردنی کاندیدەکان لەلایەن ئاک پارتی و لەلایەن زۆربەی حیزبەکانی دیکەوە پەیوەندی بەو دۆخەوە هەیە کە لە وڵاتەکە دروستە بێت یعنی بۆ نمونە هەڵبژاردننی پێشوو دۆخی ئابووری بەم جۆرە خراپە نەبوو بۆیە کەمتر گرنگی بە مۆزوعی ئابووری درراوە و کەسانی لە بواری ئابووریا زیرەکن کەمتر هێنرایانە پێشەوە ئەم جارە دوو مەوزوع زۆر گرنگ بوو یەکەم مەوزوعی گوتارە دینیەکە زۆر گرنگی پێدا ئاک پارتی هەر بۆیە ژمارەیەکی زۆر خەڵکی دینی هێنا پێشەوە و هاوپەیمانەتی لەگەڵ سەر لە نێوەڕەفای ئیسلامی کرد و سەر لە هوداپاری ئیسلامی کوردی کرد ینی پەیوەندی بەوە هەیە کە تۆ لە ئەو دۆخەی کە هەڵبژارنەکەی تێداکرێت چ دۆخێکە وەکو وتم دۆخەکە هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی گوتارە دینیەکەەوە دوو بنەمای سەرەکی بوون ئەمە وای کرد کە ئاک پارتی گرنگی بەمانەباوە لەگەڵ ئەمەشا دیسان و هەڵبژارنەکانی پێشوو گرنگی بە مەوزوعی هونەرمەنداندا و گرنگی بە مەوزوعی وەرزشواناندا بەڵام کەمتر گرنگی بەماندا وەکو چونکە وتم ئەو دوولانی دیکە گرنگ بوون و لەمەدا تاوەکو ئاستێکی باش ئاک پارتی ناڵێم سەرکەوتوو بۆ وەکو سەرکەوتن بەڵام ئەتوانین بڵێن شکستی نەخواردووە و ئێستا لەگەڵ هاوپەیمانەکانیدا سەروی 300 کورسیان هەیە کە ئەمە زۆرینەی پەرلەمانە و ئەتوانن ئەگەر کەمال قەدزارۆغڵۆژ بیباتەوە کێشە بۆ ئەو یاسانە دەرکەن کە لە پەرلەمانە دەرێت دوجار توانی لە بەرامبەر ڕکابەرە سەر سەختەکە یا خۆی ڕابگرێت باش بۆ هەنگاوی دووەم کە گەشتەوە گەڕی دووەم خولی دووەم بۆ هەڵبژاردنەکان ئەم دوو کاندیدە ڕکابەرە سەر سەختە کامیان چاوەڕێ دەکرێت بیبەنەوە پێشبینیەکە و ئەوەی کە دوێنێ ساعت حوت کرد کە دەگەنەوە گەڕی دووەم ڕاست دەرچوو پێشبینیەکەت بزانم بۆ گەڕی دووەم چییە بێ بۆمان لە ڕاستی ئەوەی ئێمە پێشبینیەکەین لە خۆمان و پێشبینی ناکەین کەوتۆتە سەر ئەو ڕاپرسیانەی ئەکرێیەکە کەوتۆتە سەر ئەو گوتارانی کەەوە کاندیدەکان پێشکەشیەکەن و کەوتۆتە سەر ئەو مێژووی کە ئەم حیزبانە لە نێو خەڵکە هەیەنەوە تێڕوانینی خەڵک بۆ ئەوان باشە ئەم لەسەر تۆ لەسەر بنەمای ئەمانە ڕاپرسیەکەی و هەموو ڕاپرسیەکان دۆخی ئابووری تورکیا و ئەو گوتارانی کە ئاک پارتی پێشکەشی کردن و مەوزوعی گوتاری هەدەپە هەمووی وای کرد کە خەڵکێکی زۆر و ڕاپرسیەکان بڵێن ئەچێتە گەڕی دووە و ئێمەش لەسەر بنەمای ئەمە ئاچین وتمان ئەچێتە گەڕی دووە بەڵام تاوەکو ئێستاش خۆتان نەزانن تەنها لە 1970 دەنگەکانی دەرەوە جیاکراونەتەوە یەکەنانی ئێستاش ئەکرێ مفاجعەی هەڵبژاردن ڕووبات وەک ئەردۆغان بیباتەوە ینی تاوەکو ئێستا دیار نیە بردنەوەکەی ئەگەرێکی لاوازە بەڵام ناتوانین بڵێن 100% تاوەکو کۆمسیۆن نەڵێ چۆتە گەڕی دووەم ئێمە هەرگیز ناتوانین بڵێن هەڵبژاردنەکە چۆتە گەڕی دووەم ئێمە لەسەر بنەمای ئەوە ئێڵێ ئەنجا کێ شانسی زیاتر لە گەڕی دووەمە بە پێی ڕاپرسیەکان و بە پێی پێشبینیەکان و بەی زۆربەی تەحلیل و شیکردنەوەکان ئەردۆغان شانسی زیاترە بەڵام ئەکرێ کەمال کڵزارۆ من هەمیشە ئەترسم لە کاتی ئەڵێن پێشبینی تورکیاکەین لە بروی ناتوانین کە تۆ شتێک ئەڵەی دوای ئەڵێن چۆن ئەم شتە دەرنەچوو تورکیا وڵاتێکە هەرگیز ناخوێنرێتەوە بە تەواوی تەنها ئەتوانی وێنە گشتەکەی ببینی لەبەر ئەوەی تورکیا وڵاتێکی تایبەتە تورکیا لە هیچ وڵاتێکی جیهان ناچێت ئەمیش پەیوەندی بە پێکاتە کۆمەڵاتیەکەوە هەیە پەیوەندی بە پێکاتە ئیتنیکەکەیەوەیە کە کۆمەڵێک گەلیت هەیە و پەیوەندی بە مێژووی سیاسی و هزری ئەم وڵاتەوە هەیە کە ئەم وڵاتە خۆ دەزانی 500 ساڵ ئیمپراتۆر بوو دوای ئەوە دەوڵەتێکی کۆماری لایکی زۆر ڕۆژ ئاوایی ئەدا بەسەر ئەم ئیمپراتۆرەتە گەورە کە تەمەنی 500 ساڵە و ئەتوانێت کۆتایی بەم ئیمپراتۆرەتە بێنێ و وڵاتێکی نوێ دروستکات تاوەکو ئێستا بەشێکی خەڵکی گەوری خەڵکی تورکیا خۆزگە بە ڕۆژە خوازن کە تایدا کۆمار دروست کراوە یعنی مەبەستم ئەوەیە دوای ئەوە لە هەفتاکانە چەپەکان سەرڵدەن پێکدادانێکی گەورە ڕوەدا دوای ئەوە دیسان لە کۆتای هەفتاکانە پەکەکە سەرڵدا دیسان پێکدادانێکی گەورە لە نێوان کورد و ئەمانە ینی ئەمانە وای کردووە کە تۆ ناتوانانی بە ئاسانی پێشبینی ئەم وڵاتە بکەیت و یەکێک لە خاڵە گرنگەکانی دیکە ناتوانانی پێشبینی بکەین مەوزوعی کودەتاکانە لە تورکیا ینی هەمیشە کە هەڵبژاردن کراوە لە تورکیا هەمیشە خەڵک ترسان لە دوایەوە کودەتا ڕووبدا و بەشێکی زۆری هەڵبژاردنەکانی تورکیا لە دوای شەستەکانەوە تاوەکو کۆتایینەوە دەکان هەمیشە زۆر جار بە کودەتا کۆتایی هاتووە ژمارێکی زۆری حکومەتەکان کودەتاکان کۆتاییان پێهاتووە بۆیە ئەوانەی کەشیکردنەوە بۆ دۆخی تورکیاکەن بە ئاسانی ناتوان بڵێن کێی باتەوە لەبەر ئەوەی مەترسی هەیە هەمیشە مفاجعەی گەورە ڕووبە بۆ مەوزوعی خولی دووەم کۆمەڵی هۆکار وایە کە شانسی ئەردۆغان بەرزکاتەوە یەکێک لە هۆکارەکان کە ئێمە پێش هەڵبژاردن باسمان کردوتمان ئەگەر
ئاکپارتی و هاوپەیمانەکانی بتوانن زۆرینەی پەرلەمان بەدەستبێنن دەنگیان دلێرە بێ و ئەم دەنگ دلێرێ وای لێکا کە بە ئاسانتر دوای داوای متمانەی خەڵک بکەن بۆ سەرۆکەکەیان. ئێستا ئەوە ڕوویدا سەروی 300 دەنگ کورسیان هێناوە ئاکپارتی و هاوپەیمانەکانی لە ئێستا دەنگیان زۆر دلێرە و هەم کاندیدەکان پێش کڵژدار ڕۆڵێ وەکو سەرۆکایەتی هەم لە نێو پەرلەماندا زۆری نەنوکە یاساکان ئیتر لە دەستی ئەوانایەوە زۆربەی لیژنەکان دەچێت لە دەست ئەوان واکات دەنگیان دلێر بێ بە ئاسانی بڵێنەوە ئێمە پەرلەمانمان بردەوە ئەوە ئێمە زۆربەی خەڵک متمانەی پێداین کە ئەوانەشی کە گومانێکیان لە ئێمە هەبوو کە ئێمە ئەکەوین کە ئێمە شکستێنین کە ئێمە کۆتاییمان دێ لە تورکیا فەرمو دەنگمان پێ بدەن با ئێمە بەردەوام بین ئەمە هۆکاری یەک. هۆکاری دووەم بریتێ لە ناسەقامگیری هاوپەیمانەتی میلەت. ئەم هاوپەیمانەتێکی زۆر ناسەقام لە ناو خۆیدا چونکە سێ حیزبی ئیسلامیمانەیە باگراوندی ئیسلامی حیزبێکی دیموکراتمانەیە و حیزبێکی نەتەوەپەرستی محافزکاری ناوەند ڕاستمان هەیە کە بریتە لە پارتی باش و لە گیرفانی مەهاپەوە هاتوۆتە دەرەوە و بریتە لە حیزبی دووەمانەیە کە حیزبی سۆسیال دیموکراتی کەمالیستی جەهەپەیە. ئەمە وای کردووە کە ئەم هاوپەیمانەتی هاوپەیمانێتێک بێ زۆر ناسەقامگیرە و لە هەر ئەگەرێکە ینی لە ئێستا ئەگەریەوەی ئەم هاوپەیمانەتی هەڵبوەشێتەوە سیاست و ئایدۆلۆژیەوە جیاوازن لە ڕووی فکرەوە جیاوازن لە ڕووی سیاسەتی کارکردنیانەوە جیاوازن لە ناوخۆ لە دەرەوە هەموو ئەمانەوەکە کە هاوپەیمانی میلەت لە ئێستا لەم 2 هەفتە تاواکو 28 مانگ دەنگیان زۆر لاوازە لە بەرەوەی ئەمان بانگەشێویان نەکردوان لە خولی یەکەما کۆتایی بەدەسڵاتی ئەردۆغان بێن بانگەشێویان نەکرد کە وەزعی تورکیا هێندە خراپە لە ناوخۆ لە دەرەوە ئەتوان کۆتایی بەم دەسەڵات بن نەیانتوانی ئەمانە بکەن هەموو بانگەشیان کردی لە هەمویان شکستیان هێنا لە ئێستایان ناتوانن بە دەنگی لێرتر ئەم بانگەشەیە بکەن ئەمە هۆکارێ دووسێ هۆکاری تر بڵم کە زۆر گەنگە ئەگەر کاتە بێ ئەگەر نام باش دوو هۆکار هەیە مەوزوعی ئەو ناوچانەی کە زیان لێکەوتوی مەلەرزەکان کۆمەڵێک تەحلیل هەبوو کە تەحلیلی ورد نەبوون ئەیانوت مەلەرزەکان کۆتایی بەدەسڵاتی ئەردۆغانێنێ وەک چۆن کۆتایی پێێنا پێشتر بەڵام بەپێی هەموو ئەو ئامارانی ئێستا دەستکەوتن لە کۆمسیۆنەوە ئەو ناوچانەی کە زیانی لێکراوی مەلەرزەکانن ئاکپارتیان هەڵبژاردەوە ئەمەوە کاتە کە دیسان ئەمانە لە گەڕی دووەمیشە ئەگەر ئێستا ئەم دەنگە نەدەنەوە زیاتر لەمە دەنگە دەنەوە یەک مەترسی دیتر هەیە کە مەترسیەکە لە ڕاستیە لە جێگەی خۆیدانیە ئەویش بریتە لە مەوزوعی ساختەکاری ئاکپارتی لە ڕاستیە لەمەدا سەرکەوتوو بوو ئەردۆغان ئەم بەڵێنەی بردەسەر کە ئەتوانێت هەڵبژاردنێکی دیموکراسی هەڵبژاردنێکی پاک بەڕێوە ساختەکاری نەکرا لە ڕاستیە لە چاو ئەوەی کە چاوەڕوان ئەکرا لە چاو ئەوەی کە تورکیا لە نێو وڵاتێکە لە نێو ڕۆژهڵاتی ناوەڕاستایە و دراوسی ئەم وڵاتانەیە کە بەردەوام لە ژێر ساختەکاریان توانی هەڵبژاردنێکی سەرکەوتوو بەڕێوە بە و ئۆپۆسیۆن تاوەکو ئێستا ناتوانێت بڵێ هەڵبژاردنەکە لە ڕووی بەڕێوەچوونە سەرکەوتوو نەبوو تەنها کۆمەڵی ڕێکشتی کەم کرا کە ئەمە لە زۆربەی وڵاتەکان سەرەگرێ بەڵام وەکوتم هەڵبژاردنی ئەتوانی بڵێن هەڵبژاردنێکی تا ئاستێکی باش دیموکراسی و سەرکەوتوو لە تورکیاداکرا هەڵبژاردنێکی پاکرا و ئەردۆغان ئەم بەڵێنەی بردەسەر و من وتم ئەگەر ئەردۆغان بشدۆڕێ دەسەڵات بە شێوەیەکی باش ڕادەستەکە و مێژووی خۆی ناشرین ناکە و لە ڕاستی چاگەر بدۆڕێ دەسەڵاتی ڕادەستە کرد و مێژووی خۆی ناشرین ناکرد لە خولی دووەمیشا بدۆڕێ دەسەڵاتی خۆی ناشرین ناکە مێژووی خۆی ناشرین ناکە و دەسەڵات ڕادەستەکە چونکە هاوڕێکانی ئەو بەتایبەت عەنان مەندەریس باجی ئەوەی دا کە هەڵبژاردنەکەی بۆ قبوڵ نەکرا و سەرکەوتنەکەی بۆ قبوڵ نەکرا کاغەتنان دەست خۆش بێ بۆ وردەکاریە ئەو بەدواداچوونە وردانی کە ئاگدارین بە بەردەوامی تۆ بەدواداچوون بۆ پرسی تورکیا دەکەی کێشە ناوخۆیەکان سیاسیەکان بە تایبەتی پرسی هەڵبژاردنەکان ئاگدار بووین چەند بە وردی بەدواداچوونە کرد زۆر سپاس بۆ ئامادەبوونێت بەڕێز ئەدنان ئەحمەد وەکو ڕۆژنامەنووس و شارەزای کاروباری تورکیا